بەناوی خوای گەورە و میهرەبان و کاک ئیبراهیم گوێتی زۆر زۆر سوپاسی ئامادەبووان و هەردوو دەستگاز دەکەین. سەبارەت بەو قەزیە کۆمەڵێک پرسیار هەیە ئەگەر مەجال هەبی ئینشاءڵڵا وەڵامیان بدەینەوە. یەکیان لەسەر چارەنووسی پێگەی هەرێمە. باشە چارەنووسی پێگەی هەرێمە لە دوای ئەو گۆڕانکاریە گەورانی کە ڕوویدایە و ئایا ئێمە جارێکی تر خۆی پرسیاری ئەساسی ئەوەیە لە سەدەی 20 حزوری کورد دائیمەن ئەوە بوو کە لەسەر مێزەکان باز دەکرا بەڵام بێخاوەن بوو، خاوەنی لەگە نەبوو. لە سەدەی 21 زۆرترین تەتەور لەوە بوو کە قەزەی کورد لەسەر مێزی دووەلی و ئیقلیمی بەڵام خاوەنی ئامادە بوو. لەو دوو قیمەیە جارش کە بینیمانەوە کە ئەو قەزەیە هاتەوە پێش بەڵام خاوەنی خۆی لەوێ نەبوو. ئەوە مەترسێکی گەورەیە بەڵام مەترسێکی کۆتایی نییە. جا دووبارە دەوری تورکیا لەو وەزانە و لەو دوو جەمسەرە ئایا مەترسی وفاقێکی ئیقلیمی هەیە بەبێ کورد تا ئەیچی بکەین بەرامبەر ئەو وەزانە؟ ئەوە کۆمەڵێک پرسیاری گرنگە لە ماوەی نازم چەندانتر هەیە نیو ساعت بەمعنە زۆر ڕەخنە لەوەی مەگرن ئەگەر بەڕێک و پێچی ئەو هەموو تەوەرانە باز نەکرا تازە کچر بچری تێدا بوو دەبی عەفومانکەن بە خۆشتان تەواوی بکەن. جارێ ئەو دوو لوتکە کۆبنەوەی کە کرا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تقریبان دەتوانین بڵێین جارێکی تر ئەو پرۆژەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دێتەوە. لە سەدەی 20 9 پرۆژەی عالەمی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەست بەکار بووە. سێیانیانی ئەمریکایە، سێی ئەوروپای، یەکی ئیسرائیلە، جامیعەی عەرەبی شەیتی. تەبعاً کورد بیری لەوەی نەکردووە هیچ پرۆژەیەکی هەبی وجودی هەبی، بەڵام لە هەر نۆ پرۆژە ناوی کوردی تێدا نەبووە. لە سەدەی 21 پرۆژە نییە، گەڵاڵە دێتە پێش. گەڵاڵەکانیش تازە نین بەڵام زیندوو کرانەوە. گەڵاڵەی برێجنسکیە، گەڵاڵەی برنارد لویسە، چار گەڵاڵەکەی ئەڵان گەڵۆنە. ئەوانە زۆر گرنگی بە کورددا بوو، یعنی حزوری کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر بەتوندی هاتەوە پێش. ئەمن هیچ دیراسەکەم نەدید لە جامیعەکان، لە وەزارەتی ڕەوشنبیری و لە حکوومەتی هەرێم باز یان جیاوازیەک لە بینی ئەو پرۆژانە بکە و لەگەر ئەو گەڵاڵە. یخوا توەکە بکەوێ با بڵێن ئەگەر سیاسەتی بەقووەت بی، ئەوی پێی دەگوترێ علومی سیاست بەقووەت بی، لە بۆی خوێندنەوەت هەبی، لە بۆ یان ئەوی پێی دەگوترێ ڕەسمی سیاسی خارجی. ئەنێ من چۆن بتوان یان سوالەکە بەو شێوەی لەبەر چی ئەمە کاتی ڕیفراندۆمە بە مطلقی زانیمان شکست دەینی لەبەرەوەی لە چوارچێوەی ئەو پرۆژانە لە چوارچێوەی چۆنیەتی ڕەسمی سیاسی خارجی بۆ نمونە ئەمریکا. یعنی ئەمە چۆن سیاسەتی خارجی ئەمریکا بخوێنەوە لەسەر حەدەسەکە هێشتا ناتیا بڵێین هەڵوێستی ئەمریکای ئەگەری هەیە ئاوابی بەرامبەر بە تایبەتی کورد زۆر ئاڵۆزە. یعنی چەند عاملێک هەیە سیاسەتوانی عالی دەبی ئەوانە بزانی بەداخۆ نازم لە کوردستان ئەو عیلمە زۆر کەمە. بۆ نمونە ئەو سەرچاوانەی کە سیاسەتی خارجی ئەمریکای پێ دیاری دەکرێت، با بڵێن لەناوخۆ پێنج سەرچاوەیە، ئەمنی قەومیە، وەزارەتی خارجیە، فینک تانکەکان بەتایبەت. لێرەدا خاڵێکی گرنگ هەیە. سیاسەت لە هەرێمی کوردستان زۆر تەقلیدی سەدەی 20 کە ئێتیمامێکی زۆر بە مخابەرات درایە. لە سەدەی 20 ڕاستە ئەو ڕەخنە هەم لە دەسەڵاتە هەم لە کەمەکیش لە ئەهلی فکری شوعیەکان و ئیسلامیەکانە زۆر خەریکی ئەوەن دەرێن موئامەرات. سەدەی 20 بالفعل سەدەی مخابەرات بوو، سەدەی موئامەرات بوو، بەڵام سەدەی 21 سەدەی شەفافیەتە، سەدەی تینکتانکە. تینکتانک جێی مخابەراتی کردو ئەگەر تەماشای میزانیەکانیشیان بکەوە، یعنی دیراساتە. کەواتە ئەمەش لێرە پێویستیمان بە دیراساتە لە بۆ ڕەسمی سیاسی خارجی بکەین. ئەو ڕەسمی سیاسی خارجی با بڵێن ئەمریکای، تەمەن ئەو مۆزوعاتی زۆر عالیە، ئەوە عالەمیە. بڵێن لەو پێنج سەرچاوەی کە گوتمان ڕەسمی سیاسی
كديتا شرق الأوسط جاية كدستا أوروبا جاية كديتا أوروبا لغي بروجكاني دي لغي أوسي بروجي بيشتر بلام لسدي بيشتيك لغي قلالكاني دي كديتا ناو عراق أو جارا كومالك فلتري تايبتي هي بون تقريب بكر هاملتون هي اتفاقي أمريكي وعراقي كديتا كردستان زور تايبترا أو يستا كالسري قصدكي پێگەی هەرێمی کوردستان لەسا ئەو ئاستەی لە سەدەی 21 زۆر بەرز بوو ئەنی کە دەرێت سەوەزیر خارجیەی سوێد هاتبوو سەردانێکی تایبەتی لە بۆ کوردستان لەگەڵ جەنابی کاک مەسعود دانیشت بوو تایبەت هاتبوو لە بۆ یەک قسەی طبعاً بەیانێک دەرچوو ئەو کاتی لە باوازم بارەکەی بارزانی بویان سەرۆکایەتی هەرێمی کە ئەوە وەزیری خارجی سوێد هاتیە و باسی شەرق الأوسط و پەیوەندی نێوان هەرێمەوەی وەزیر خارجی ناردی حەوت کەس لە کوردستان هاتن یەک لەوانە نوێنەری مە بوو فەرمان ڕەشاد باوسم لێرە نیە ئێستا دەمێ گوت کاکە وەڵا وەرچە و بەیانیان لە بۆ تەرجمەکردن خەریب و دڕۆنکردنەوەی بدەم بڵێ وڵاوە هیچ ڕاست نین نە باسی ئەو شتانەمان کردێت نە هیچ ئاگاتە لێبێ ئەو بەیانانەی لێرە دەرەچی کە وەفدەک دێ و بۆ شێازانە هیچ ئەسڵ و ئەساسی نیە گوتیان مە هاتینە بە خصوصی لەسەر ئەوەی ڕوونی کەینەوە کە معنای چییە پێگەی هەرێم لە ڕووی سیاسی و قانونی دووەلیەن مەقبولە ئاگاتان لێبی تێی بگەن و تێچ نەدە گوتێمە هاتینە ئەوەی بڵێ نهاتینە لەگە کورد بڵێن باسی شەرق الأوسط و پەیوەندی نێوان هەرێم و ئەوروپا وڵای گوتی ئەو شتانەمان هیچ باز نەکرێت قبولکردنی هەرێم لە چوارچێوەی سیاسەی دەولی مەوزوعەکی گرنگە حتا بڵێ چکە هەرێم شخصیەتی قانونی دووەلی نییە زۆر وردا و مۆزوعە یعنی هەرچی گەورەی جیهانە دەرێ ئەیە کورد ئاگاتان لێبی تێبگەن لەو مۆزوعەی کە ئێمە هەرێممان قبوڵە لە ڕووی سیاسی و قانونی معنایەکەی کورە گرنگە تێبگەن دەستکەوت یەکەم دەستکەوتی سەدەی 21 لە بۆ کورد ئەو ئەگە کورتی کەینەوە ئەو قبوڵێ ئەجل لە هەمووش گرنگتر عێراقیش لە ڕووی دەستوری قبولی کردیان کاتە تەتەورەکە زۆر گەورەیە لەسەر ئەو ئەساسا لە تەتەوراتەکە وادێ لە سەئاسی دووەلی یەکەم جار تقریباً قبوڵەتی چارچێوەی مرۆڤایەتی بوو دوایە پەڕیەوە تەمەنەوە هەموو قەراری ڕقم ئەوەندا با بڵێن ئەوەی دیپلۆماسیەتی ئەوەندە ئەوە لەو مەجال نییە ئەوانە باسکەین دوای پەڕیەوە سیاسی دوای پەڕیەوە قانونی دوای پەڕیەوە مەجالێک کە زۆر حەساسە مەجالی عەسکەری طبعاً لە جیهاندا قبولکردنی دەوڵەت وەکو علاقاتی عەسکەری لە سەئاسی دەوڵەتیش معقەد و ناخۆشە چ جای هەرێمێک ڕاستەوخۆ دەوڵەتانی جیهان بێن تەعاملی عەسکەری چەک و سیلاح بینن لە چوارچێوەی هاوپەیمانیەک وەکو هاوپەیمانی دژی تیرۆر لە جیهان ئەتوو بەشێک بیرەوەی زۆر گەورە بوو زۆر یعنی ئەمن بەخۆم گوێشت بە قەنەعەت گوتم ئەگەر دەسەڵاتی ما هەرچەندی جاهیل بی نەشارەزابی ناتوانێت تازە ئەو پێگەی هەرێم نزم بکەنەوە بەڵام قسەکەی من دەرنەچوو ئافیە سەر کردایەتی کورد توانیان گورزی زۆر گەورە لەو پێگەی بدەن بەڵام وەکو بڵێ هێشتا نەیانتوانیان وا لە مێشتی بدەن بکەوی طبعا هیچ جەیەک لێنە لە بۆ ئاگاداریتان کە دەرێن جیهان هەمووی قبولی بوو بە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوەش زۆر مهمە دەوڵەتێکی وەکو ئێران وەکو سووریا وەکو جامیعەی عەرەبی وەکو وڵاتانی خەلیج هەرێمی کوردستانیان قبولی ئەوی کە قبولی نەبووە تاکە دەوڵەتەکە لە جیهان ئیش تورکیایە تورکیا هەرێمی کوردستانی بە هیچ نەعەق قبول نەبوو لەبەر هەندێ دێنە سەری دوو سیاسەتی احتیوا ئەوە کە استراتیجیەتە تورکیای دینە پێش دینی ئینشاڵڵا دێنە سەری ئەو مۆزوعم بە سەریعی ڕەت کرد مۆزوعێکی گرنگ و قورسە لەژێر ئەو ڕوونکردنەوەیە هیوادارم بڕک ڕوون کرابیتەوە ئێستا هەردوو قیممەی ئەوەی جددە و تاران هەست کرا پێگەی هەرێم بە حەقیقی نزم بیتەوە لەو ئاستانە نمایە گۆڕانکاریەکی بەسەردا هاتیە گۆڕانکاریەکە لە دوای ڕیفراندۆم کەمە باسی ڕیفراندۆم دەکەین ئەوەی نەتەشهیرە نە هیچ ئەوە دیراساتەکە وایە و ڕوویدایە ئەوەیە لە دوای ڕیفراندۆم هەرێمی کوردستان نیوە گۆڕانکاریەکی لە مەبدەئی قبولی دووەلی هات بەسەردا پێشی ڕیفراندۆم هەرێمی کوردستان
هەم دەسەڵات هەم هەرێم پارێزراوە بوو قبوڵیش بوو بەڵام لە دوای ریفراندۆم تەنها هەرێم پارێزراوە و قبوڵە علاقە بە دەسەڵات نمایە قسەك لەسەر دەسەڵات نمایە ئەتو دەیگۆڕی نایگۆڕی کەیف خۆتە یعنی ئەوە نمایە بڵێ خەتی سووربی لە نێو دەوڵەتی گۆڕانکاریەکی گەورەیە کەواتە هەتا ئەو دەسەڵاتی ئێمە لەسەر حکم بی لە قیمەی جددە و لە قیمەی تارە نایبینیوە وردە یعنی وەکبری نیوە هاتنە خوارەیەک هەیە لەو پرسە لە طبعا ڕاستە قیمەی یان لوتکەی جددە تۆکمەترە لە قیمەی تارە وەکبری هاوپەیمانی ناوی لێنرا ناتۆی عەرەبی ناتۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەرچی ناوی لێدەنێ تاڕادەیەک ڕێک و پێکتر بوون ئەوەی تاران ئەهدافەکان جودا جودا بوون مەسەن تورکیا دەبوابی لێبی لێ یعنی کۆمەڵێک گۆڕانکاری هەیە لەوەی نەزرە ئایا کورد لە کام لایداوە میم ئەوە دەبی بە کورتی هۆکارەکانی نەبوونی کورد مانایتیە یعنی ئەگەر ڕاستە و خۆ دووەلینیش بان نەکرا لە چوارچەوەی عێراقیش بان نەکرا یعنی کەسی هەرێمیان لەگەدا نەبوو کەواتە هۆکاری خۆی هەیە دەبی هۆکارەکان بەس هۆکارەکان بە کورتی کۆمەڵێک هۆکار هەیە تەقلیدیە یعنی تقریبا 25 ساڵێک دەبی ئەو هۆکارانە دووبارە دەبنەوە هەرێمە و جوان ناشیرنی دەسەڵاتەکەیە نەبوونی دیموکراسیە نەبوونی سەروەری یاسایە دوو سوپایە حیزبی چەکدار کۆمەڵێک ئەو هۆکارانە هەیە بەڵام هی نوێ بەڕاستی ئەو دۆسیەی بادینان زۆر تەسیری کرد هیجرا زۆر تەسیری کرد بەڵام لە هەمووان گرنگتر ئەوەیە کە هەرێمی کوردستان خۆی چۆن ناو هاوپەیمانیەک لە عێراق ئەو هاوپەیمانی سولاسیە کە تیایدا مقتەدا سەدر مەرجع بوو و کورد خۆشی لەو لەو پایە گەورەی کە تەوافق بوو هاتە خوارێ لە بۆ حکومەی ئەغلەبیە حکومەی ئەغلەبی یعنی حکومەی مەرکەزی یعنی گەڕانەوە لە بۆ سەدەی 20 بە هەموو معادلەکانیەوە ئەوە هۆکارێکی زۆر دوایە بەخۆشتان زەن مقتەدا سەدر هەمووی لە نیوەڕێ بەجێش بە هەنگاوی نامانتەقی زۆر نامانتەقی گەڕایەوە چابوو ئەو حیزبەی کە وەکبرێ هات بووە سەر تەنازولی کردبوو لە حەقی کورد لە بۆ حکومەی مەرکەزی جارشکە گەڕاوە سەر سازان ئەگەر لە بیرتاندی بە ماوەی کەم گەڕاوە سەر بەڵام بەخۆتان زانی ئیعلام و چاودێری هەرێمی کوردستان هەندە بە قووەت نییە دەنا ئەوە وەکوبرەی دەنگێکی گەلە گەورە بووە بە ماوەی کەم هەڵەیەکی وا زۆر گەورە بکەیت سەر مەفهومی حکومەی ئەغلەبی دوای بگەڕێەوە سەر سازان و تەوازن و شەراکە طبعا دەستخۆشی دووەمی لێ دەکەینەوە بەڵام ئی یەکەم ماری کوردی وێران کرد و ئەوە لەگەر سیاسەتی احتیوای تورکیا زۆر تێک دەکات و سیاسەتی احتیوای تورکیا بە کورتی ئەوە بوو کە تورکیا دەیویست ئەگەر نظریاتی عمق استراتیجی تورکیا کەمێک معلوماتتان هەبی مبرری پەیوەندیکردن لەگە هەرێمی کوردستان لە بۆ ئەوەی لە باوش خۆمان بیگرین چیتر لەگە جیهان ئەوەندە تەفاعل نەکە یعنیەوە دوو کەلیمێ یان شتەشتر خۆی منطوقەکەیە منطوقەکی ئەمنی قەومی هەیە ئەتۆ ئەگەر ئەوەت پێ خوێندراوە یعنی تو لە سیاسەتی ئەو دەوڵەتێکی تورکیا نەزەری وایە هەرێمی کوردستان هەرێمەکی سیاسی و قانونی نەبی میلەتەکەشی لە قۆناغی قەومی نەبی وەرچەرخێ لە بۆ حالەتێکی مەزهەبی طبعا لەسا ئەساسە ڕەنگە حەزی کردی کورد بەکار بینتەوە وەکو سوارەی حەمیدی هەچەندە سوارەی حەمیدی ئاگاتان لێبی ئەوەی ئێستا کورد لە بۆ تورکیا دەکە سوارەی حەمیدی ئەو شتانەی نەکردیە سوارەی حەمیدی تەنها دژایەتی دەرەوەی عوسمانی دەکرد نەوعەک لە شەرەف و کەرامەتی و گۆگیۆن شەڕی کورد قەت ناکەم و شەڕی کوردیشیان نەکرد ئاگاتە لەمی سوارەی حەمیدی بڕەچی مەبادی هەبوو بەڵام ئێستا یعنی تحت الطلبی معنای هیچ مەبادی ئەکردن ئەم جاروێ جێم لێ دەبی لە کوردستان تورکیا بەخۆی دەرێ من لە هاوڵاتیمدایات بە تایبەتی ئەوانەی قەسرێت لێرە بەیان دەردەچوودیان وڵی هێزەک هەر لی دە بەڵام نازانین چێم هێستا تاولی نەدایە ئێستا بەیان دەرزی دەرێنەوە لە پاکەکەیدا بێ و ئەمنیەکەم جار کرد جێم لە ئیعلامی دەسەڵات بوو لەو قەزی زاخۆ ئەمن
بخۆم بە جەماعەت و برادران گوتم ئەو شتێک هەیە دەنا چۆن نارێن پاکەکەیە یاروە عرب بوون ینی کورد نەبوون چکە کورد لای دەسەڵاتی خۆمان بە هیچ ناچی حەزەکەی ڕۆژەی سەتی وژە ئەسڵەن قەناعەتم نییە مەلەفیشیان لە بۆ بکەنەوە ینی شتێکی وان نییە لەبەرەوەی ئەو هۆکارانە و سیاسەتی احتیوای تورکیا هەرێمی کوردستان و دەسەڵاتی کوردی زۆر بچوو کردەوە طبعا تورکیا بە دوای ئەو قەزیە بە غیابی کورد قەزیە کورد تەرک بکرێت لەسەر مێزەکاندا ئەوە زۆر گرنگە ینی ئەوەی بەشێکی تری گرنگ ئەوەیە تورکیا لێرە بەولاوە دەستی وڵاتر بوو کە ئەو جارە کورد لەو دوو قیمەی بەشدار نەبووی و دوو قیمەیە با بڵێن ئەگەر زەرەر و زیانەکانی باز بکەین ئەوەیە لە ویفاق ینی با بڵێن ترس هەیە لە ویفاقی ئیقلیمی دائیبەن ویفاقی دووەلی لە بۆ کورد هیچ مەترسێک نییە وفاقی ئیقلیمی ویفاقی دووەلی لە بۆ کورد ئەسڵەن زۆر باشە ینی کە نظامی دووەلی بوو نظامی دووەلی نەبی خراپە وفاقی دووەلی ئەگەر نەبوو خراپە طبعا ئەوە لە مەبادی ئەمنی قەومی کوردی وایە هەرچەندە ئەو مەبادی ئانا وەکو مادە بە مادە تۆمار نەکرایە بەڵام کە ئیستینتاز دەکەی وفاقی دووەلی باشە وفاقی ئیقلیمی خراپە وفاقی ئیقلیمی ئەوەی کە دەیبینین ئێستا دوو جەمسەرێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پەیدا بووە وفاقەکیش بەڕێوەیە دوو جەمسەر لەبۆ کورد لەبەر چی خراپە لەبەر ئەوەی هەندێک دەوڵەت نازی دەدرێتی دووەلیان کە دوژمنی کوردە کاتی خۆشی لە سەدەی 20 لە ئەنجامی دوو جەمسەری عالەم مەبدەع کاتە پێش پێی دەگوترێت تەصحیەت الجزء من ئەجل الکورد بازم واضحە قسەکە دائیماً جزئەکە کورد بووە یعنی یەک لەوە جزئەکە یەک لە جزئەکان بووە نەکبرن بە تەنها ئەو جزء كلش دولة كان بوا لما هندي صداي بس بكاملي خنكا هذا ما شيء برسي يعني سياسي دولية هذا صد دو جمسري زارش كقضية كرد دخل شيء بويا أو قضية إسرائيل لروشراتي ناوراس زور باجنيا دو جمسري كأجمع محليشة شو عندك دولة نازي دبي زارش كتصحيح جزء من أجل كل ديتوا بيش كرد خل كدو جزء كرد كل بو كرد أوي لو جزء درتشو بو لەبەر هەندێک گوتم جارشکە سەرکردایەتی کوردیمان زۆر نەفامیش بی ناتوانانی کوردی بجێڕیتەوە یعنی ئەگەر حەولیشدا بجێڕتەوە لە بۆ جزء بەڵام بەداخۆ جێڕاندیەوە ئێستا مەترسی ئەوەی هەیە کە وفاقی ئیقلیمی لەسەر حیسابی کورد بکرێت ئەوەی کە پێش هەردەستی لەوەی تورکیایە ئەو چەند دەقەیەی مامانە لەسەر ئەو قەزیەی ڕادەوەستی طبعا ئەم دنیا لە تەلەڤیزیۆنی ئەڵمانیا DW Deutsche Welle تەلەڤیزیۆنی عەرەبی ئەوەی تورکیا بەرامبەرم بوو زۆر خراپ ئینکاری لەو دەمە ئینکاری ئەو مەلەفانەی کرد بەڵام پێشکەشکارەکەش و ئەمە هەمومان لێرە دەزانین بەڕێز ئەردوغان بە خۆی تەرحی ئەوەی کردیە کە چار مەلەفی هێنایەوە گۆڕێ یەکیان ئەوی پێی بترێت بێهیچ مەجلیسی ئەوی تر لۆزانە ئەوی سێم سیڤەرە هەر ئەخیری ویلایەتی مووسڵە ئەوەی لە بۆ 2023 هێناوەتە پێش یعنی هیچ گومانیە وە قوواتی هینایە وە جهودی دیپلۆماسی هینایە قوواتەکانی کە دەرەیە لە بۆ پاکەکەمە هیچ ئەسڵ و ئەساسی شەردیە من متفق بم لەگە پاکەکە تەمسیلی شیمال دەکات تەمسیلی قەزێکی زۆر زۆر عادل دەکات بەڵام هەڵس و کەوتیشی هەندە جار هەیە وەڵاهی دەقیق نییە لە هەرێمی کوردستان ئەمە هەمومان 100,000 جار دژی ئەو حکومەت و دەسەڵاتین بەڵام ئەتو نابی لێ ڕابی هەرێمەکی جودا بکەوە بە ناوی هەرێمی میدیا بەلەدیات دابنی بەبێ پرسوڕا ئەتو هەڵس و کەوت بکە ئەوە نابی ڕاستیەکەی نە دووەلیان قبوولان نە عێراقیان و نە هەرێمی کوردستان ئەو جیهەتانەی لە ناو هەرێمی کوردستان کە لە تورکیا نێزیکن زۆر خزمەتی بەوانی کردی ئەو هەڵس و کەوتانەی برادرانی پاکەکە بەڵام ئەوە وامان لێ نەکە ئەمە یعنی لا ئەسلی قەزێک لادین وەڵای ئەم بەخۆم کە گەریلایەک شەهید دەبی شەوێ خۆم لێ ناکەی بەڵام ئەوە کە دێتە سەر خۆی دەبێ شتانیان پێ بێت بنامن لە تەلەڤیزیۆنی DW کابرا وای زانی ئەمە کوردستانی ئەو سەریەتا ئەو سەریەشن هەر یەکیشین بەڕاستیەکەی تورکیا ئەو پاساوەی هەیە
بەڵام بەوردی دیارە پاساوەکەی تەنها ئەی پێ دەوترێت زەریعەیە لە پێناوی قەزیەیەکی زۆر گەورە، مەلەفی زۆر گەورە، بە تایبەتی لۆزان کە هەندەمان نمایە بگەینێ سبەی یان دووزبەی لە لۆزان کۆنگرێشکە دەکرێت داوایان لەمە کرد ئەمە بەحسەکمان لە بۆ ناردینا ڕەنگە لەوێ بخوێندرێتەوە کە چارەتیە و چەندە قانونیە و مۆزوعە و هیچ مادەیەک هەیە برێ 100 ساڵ کۆتایی دێ. تەنانەت من دکتۆر عەبدولباریمان لەگەتایە گوتمان ئەمە دڵنیان کە هیچ تێدا نیە، هەمومان تەفتیش کردی ئەسلی نیە، بەڵام تورکیا لە بۆ خۆی ئیستیغلالی عقلیەتی سەرکردایەتی کورد و عەجزی سەرکردایەتی کوردی لەواری کردیان داینای لەرێ 100 ساڵ کۆتایی دی. ئەو بە گەورە مستەشارێکی جیهانی نامی ڕسمی لە بۆ نان ئەویش وعدی دا کە بە دیراسەتی قانونی خێرا لە چەند ڕۆژی داهاتوو جوابەکەی دێتەوە بە دڵنیان جوابی ئەوەیە کە هیچ ئەساسەکی نییە، هیچ شتێک نییە برێ قانون لە مادەکانی لۆزان مدە دانراوی حتا ئی سیڤەریش، چکە سیڤەر ئەو وەزعی دووەلی ئێستا خەریتەی دووەلی ئێستا لەسەر ئاساسی سیڤەر. تەنانەت دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل و دەوڵەتانی عەرەبی بە عێراقیشەوە بەیەک پاکێز لە سیڤەر هات. هەرچەندە برایانی عەرەب ئەمە ئیتیهام دەکەن دەرەوەی ئیسرائیل ئێمە سێ مادەی جودا بوو بە فەسڵێکی جودا، بەڵام فەسڵی ئیسرائیل و فەسڵی عەرەب یەک فەسڵە. لە مادەی 91 و هەتا 95 ئەوانە دەستفێیەکە ئیسرائیلیشی تێدایە لە داوامەیی ئیسرائیل تر بەداخەوە ئەو شتانە شارەزەیان پێدانێ. ئەو مەلەفانەی تورکیا ڕاستی هیچ ئەساسەکی وای نییە، بەڵام با قسەی بینی خۆمان بکەین خۆیمان ئەگەر سەرکردایەتێکی حەکیمان هەبی هەڵوەشانەوەی لۆزان زۆر قەزانجیمەیە وەڵڵاهی ئێستا با بیدەنە دەستەمە لەگەڵ تورکیایی لەگەڵ وڵاتانەوەی لەسا هەڵوەشان 100 جاردن دە بە هەڵوەشێتەوە بە هەڵوەشێتەوە باشە، چکە سیڤەر ئامادەیە، تەوسیاتەکانی ویلایەتی مووسڵ ئامادەیە. ئێمە حتا لە فێرزای تەنانەت سایکسپیکۆ چەند خراپە، لێش ئەمە مەجال هەیە سوود وەرگرین کە ئەگەر لۆزان لە هەمان مەتەسیداتر. بەس دەسەڵاتی ئێمە زەندەقی لەو مۆزوعی چووە لەبەرەوەی چی لەبەردەستیان ئێمە قونسولیەی کۆریا هاتە لای ئێمە گوتی ئەرێ ئێمە چوینە لای حکومە ئەو پرسەمان کردی ئەرێ 2023 لۆزان هەڵۆشێتەوە چارەنووسی هەرێم چییە؟ ڕاستی گوتی هەر چەند هینایان بریان جوابەکمان نییە، بەڵام باسی ئێوەیان کرد هاتینە لە ئێوە بپرسین چکە ئەمە مەشروعی گەورەمان هەیە لە بۆ کوردستان چییە؟ گوتوان وەڵاهی با ئەوەی ڕسمی دەتادێنێ، بەڵام ئەگە هەر بە قسەکێتان بێت هیچ ئەساسەکی نییە. تورکیا سەرکەوتو نابی، کەس ڕازی نییە لە دووەلی و مەبدەعێکی ئیستیعماری قەدیم هەیە لەسەر دوو ناوچەی لە جیهان، یەکیان لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستە عیلاقەی بە سایکسپیکۆ هەیە، یەکیان لە بەناوەڕاستی ئەفریقا هەیە عیلاقەی بە کۆنگرەی بەرلینی ساڵی 1992 هەیە. ئەو دوو جێ ناوی دەستکاری بکەین، دڵنیا بن هیچ دەستکاریەک نییە. ئێستاش هەر لە بۆ خۆمان لە بۆ کورد تورکیا لە ویشەی سەرکەوتو نابی، بەڵام شتێک هەیە کە لۆزان ئەگەر ویستی هەڵوەشێتەوە قوواتی لێرەیە ڕاستی. ئێستاوە ئەوە سەرەتایتی ئەو مۆزوعە ئەو تۆباران وانە سەرەتای ئەوەیە. ئێمە چیمان پێ دەکرێت ئەوە ئەگەر لە بیرم نەچی دوسێ دەقە لەسەر ئەوەی کە لەو دەمەی لە دەوڵەتان بەپێ ئەو واقعی ئێمە قسەکە ناخۆشە، بەڵام تاکە اختیارە لەبەردەستن. یەک شت هەیە دەمێ بیرێم ئەیش هەمووی نارێم. تورکیا لە پرسی مەجلیسی گەورە 5 مادەیە عیلاقەیەکی زۆر بە هەرێمی کوردستان هەیە، مادەی یەک نەبی. پرسی لۆزان زۆر لە قازانجیمەیە، بەڵام بەو سەرکردایەتی ئێستا نا. بەو سەرکردایەتی ئێستای کورد هەموو شتێک زەرەوە، قازانجیش بی زێڕی بدەیە دەستی هەتا لەو سەری دەرەچی دەبتا مس کورە مس بڕێک باشە وەڵام خۆرە بە هەر حاڵ یانی. بەڵام لە پرسی ویلایەتی مووسڵ شتێکەیە گە بەینی خۆمان بی، ئەوە تەلەڤیزیۆنەکانیش هەنا، بەڵام نەگاتەوە وان باش. لە هەمووی ئەمە دراسی وردمان کردیا مەجالێکی تێدانی، بەس لە ویلایەتی مووسڵ مەجالێکێت کە تەنها لە بینی تورکیا و عێراقا، بەریتانیا تەرەف نییە تێدا. کورد لەوێت تەوسیاتەکان هەمووی لەسەر کوردە، وەکو باز دەکەین هەموو مۆزوعەکە کوردستانە، بەڵام ساحیبی تێدا نییە. کاتە لە ئاخریدا بە ڕەسمی عوسبەت الئومەم دایە عێراق بەهۆی عنسوری کورد، بەڵام شەرت و سروتی زۆر قورسیدا، دەبی 25 ساڵ لە ئینتیدا ببینێتەوە وڵاتە، دەبی حکوومەتێکی کوردی هەبی، دەبی زۆری تێدا بوو. سەرکردایەتی ئێستای مە ئاگەی لەو میراتە گەورەی نییە.
ئەدی ئەگە هەروەشاوە لێردا هەروەشاوە دێن وەڵا عوسبەت الئومەم نەما ئەمە خۆشبەختانە وەسیقەی زۆر گرنگمان دیتەوە ئێ عوسبەت الئومەم لە کاتی لە ناوبردن و خۆهەڵوەشانەوەی عوسبەت الئومەم تەوسیەی تێدایە دەرێ هەموو پرسە قانونیەکانی عوسبەت الئومەم بەپێی قەراری ئەوەندە و ئەوەندە لە ڕۆژی ئەوەندە دێتەوە ناو ئومەم المتحیدە بەڕووی قانونیوەش کاتە معناوەیە ئەو شروطانەی ئەوێ هەمومانەوە ئەوەی زەعیفە لێرەدا ئەوەیە تورکیا ڕەنگە بڵێ کاکە ئەوە ئەگە عێراق شەچی بەسەر بێ ئەگە عێراق دەنا ئەوە لەو بارودۆخەی تورکیا هیچ پێ ناکرێت لەبەرەوەی ئاگاتان لێبی دەبی ئەمە لێرە بەولاوە ئەوجا ئەوە قسە ناخۆشەکەی دەبی دوعای هەرە گەورە بکەین برین عێراق هیچی بەسەر بێت دەبی ئەمە دوعای لە بۆ سەرکردانە بکەین کە ڕەئیان وا بوو پرسی دەوڵەتی کوردی و ئەوەیە وەسفی خەیاڵ و شعر و ئەوە کرا من بەخۆشم یەکەوانە زۆر دژ بوو ئێستا ئەوانە هەموو ڕاست دەرچوو بەڵام لە پاش ڕیفراندۆمە چەوتەکە ڕاست دەرچوو ئێستا ئەو حیزبەی لە کوردستان یان هەر لایەنێک کە عێراقی بە استراتیجی هەڵبژاردیە زۆر کەوتووە مع الأسف سەرکردایەتەکەی خۆشیان ئیلتیزام بەو مەبادیئانە ناکەن وەکو من دەیبینم دوور بە دوور لە کوردستان دوو تەوەجوی سەرەکیەیە تەوەجوه بەرەو تورکیا ماڵوێرانیە لە بۆ کورد جەهەنەمە هیچ يعني یەک قازانجی نیە زۆر بەداخەوە جامیعەک لە جامیعەکانی کوردستان تەرحی ئەوەی کارێ مسەقەفینە وەرن ئەرەگەمە چۆنە کوردستان ئیلحاق بە تورکیا بکەیت مبەڕێرێک یەک دوو مبەڕی گەلە سادە و عەجایب بوو بەڵام لایەنێکی تر ئەوجایی قیادەکانی پێش حکومەتی قیادەکانی پێشتر نە استراتیجیەتی عێراق طبعا ئەوەی دووەم 100% سەرکەوتووترە هیچ تەڕەدودی نایە بەڵام زۆر جارکە تەماشای کاتی ئێستای دەکەی زۆر ئیلتیزام بۆی ناکە یان تێی ناگە یان نازانم وەڵا بە ئەوەی دەنا ئەو استراتیجیە ڕاستە هیچ متەڕەدید مەبن لێرە بەولاوە لە گفتوگویەکانتان لە هەنگاوەکانتان ئێمە بەو واقعی ئێستای دووەلیمە بەو واقعی ئێستای ئیقلیمە بەو واقعی کە ئێستا لەگەڵ تورکیا پرسی نەو بە ڕەئی دووەلی ئامۆژگاریەکانی ئومەم متحیدە لە ڕێگای بلاستخان ئامۆژگاریەکانی ئەو یەکێتی ئەوروپا بەنهێنی و بە ئاشکرا هەمووی تەوجیهی ئەوەیە ئەتوو لەگە عێراق دەرێ ئاگاتان لۆیبی کەواتە ئێستا ئێمە و عێراق چارەسەر ئەوەیە بەڵام ئێمە و عێراق چۆنە حیزبی سەرەکی دەسەڵات کۆمەڵێک قەراراتی توندی لەسەرە لە ژێر سایەوی ڕاستی ئەمە قازانجێک لە ئێمە و عێراق ناکەی قەرارەکان چۆنە زۆر شەبیهە بەوەی کە چەند قەرار لەسەر نزیکەی 65 قەرار لەسەر عێراق دەرچوو پاڵپست بە قەراری 661 ئەو 65 قەرارە چۆن بوو کە لێت دەپرسین دەتەگۆ دووەلی عێراق سەدام حوسێن نەمینی باشە ئەو دیوە نە با بمینێ ئەمن ڕئیسەکی و حکومەتێکی زەعیف لە بۆ من کە قەرارەکان جێبەجێ ئێستا لای عێراقیش خەریکە بگەنە ئەو قەناعەتەی کە لە بۆ مەخراپە برێن نەخێر دەسەڵاتێکی گەندە خراپ ناشعبی متهم لە بۆ ئێمە باشە کە قەرارەکانی مەحکەمەی ئیتیحادی جێبەجێ دەکات زۆرتان ئاگەدوێت چکەوە بە دوای دادی ئەوەندە نییە مەلحەقی دێتێ قەراری دێتێ ئاگاتەنی بە هەشتەشکەش ئێستا لەبارەی تورکیا ئەوڕۆ کۆبوونەوەی پەرلەمانە نازان چ قەرارێک دەرەچی بەڵام دڵنیام قەرارات دەردەچی کە تەحریمی عیلاقات هیچ حیزبێک لە عێراق ڕەنگاوە یەک لەو ئەوانە چکە عیلاقی بە ئەمنی قەومی عێراقی ئەو کاتی هەرێمی کوردستان یان حیزبی دەسەڵاتی ئێستا ئەم نازانم چ دەکات چۆن ینی وها لەگە جێشی تورکیا تێکار بووە وها لەگە مخابرات تێکرد بووە وها اقتصادەکەی تێکرد چۆن خۆی لێک دەکاتەوە ئەوانە هەموو لە پێشن ئەگەر حیزبەکانی بەرامبەر زەعیفن بە مەرحەبایەک تێک و پێک دەشتێن پرۆژەیان نیە ئێمە ڕەوشنبیران دەبی بیر لەوە بکەینەوە کە ئەو دەسەڵاتی ئێستا لەسەر حکومی لەو استراتیجیەش دەدۆڕێنی نە لە اقتصاد نە لە سیاست نە لە قانون نە لە وەتەن نایبینەوە دەبی بیر لەوەی بکەینەوە بیر لە ئینقلاب نە بیر لە تونند و تیژینە بەس بەلای کەمی بیر لەوەی بکەینەوە کە ئەمە مەلەفی خۆمان لەگە ئەو دەسەڵاتە جیا بکەینەوە برینە تو ڕێی خۆت ڕێی خۆت چکەوە 30 ساڵە قسە لەگە دەکەین ئەوەی مەکات دەیکەی هەرچی پێیان گوترایە کردیتیان و زەرەریان کردیەوە ئاشکر لە پێرچاویگە هەرچی خۆشیان گوتیان ڕاست دەرنەچوە قسەی ئەخیریە بەس ئەوەندەمایە هەرچی مسەقەفی ئەو دەسەڵاتێ قسەی کردیان ڕاست دەرنەچوە تەماشای وەرن ئەو ئەرشیفانە بینی ئەرێ
ئەگەر تورکیا و ئێران یەک بست هاتن وایان لێ دێ و نازانم ئێمە فلان جێ و تارە ئیسرائیلی لە بن پوشانە و کرشتیگە لە عجای هیچی ڕاست دەبنجو وەرە لەسەر نەوت وەرە لەسەر قەزیەکانی تر بەڵێنەکانی خزمەت گوزاری هیچ ڕاست دەرنەچوو ئەوەی بەرامبەر بەی گوتیا تقریبان تێکرای ڕاست دەرچوون ئێستاش هەر وایە ساو قسانە لە بۆ هەندی کرد ئێمە ئەگەر چارەسەرێکی ئەو دەسەڵاتە نەکەین بە خۆشی بە برایەتی تەمان زۆر خۆشە ئەگە ئەوان تێبگەن و ئێستا بڵێن وەڵای کاکە ئەمە ئەوەندە ساڵاوە ئیشمان کرد کاکە ئەوە تەسلیمی جهەتێکی تەکنۆکراتی بکەین و بە ئەوان کرد هەینی زۆر شایستەی ئەوەنە ڕێزیان لێ بچیری بەڵام بۆ شێوازێکی دەبێ ئەمە ماڵی خۆمان لێک جودا بکەینەوە تەنها جوداکردنەوە بە جودا قسە لەگە حکومەتی بکەین ئەوجا ئەو حیزبەی هاتە ئەو بەرەی کە لەسەر ئەساسی ئەو استراتیجیای گەورە پیاوانی کوردستان گەورە عەقڵمەندان دایانە کە عێراق استراتیجیە چونکە ئێستا قسەی ئەخیری عێراق بەس وەکو سەنگافورە دەرکرا وتر کاکە ئەوە چی ئەم چ لە وڵاتی بکەم داهاتت نییە هیچ نییە هەر دەبڕ لە کۆرمە دوای خەڵکێکی عاقڵمەند ئەو سەنگافوری وا لێ کردی ئێستا هەموو دنیا شانازی پێ عێراق ئەگەر سبەینی دەری کردی ئاگادار بێت ئەو مەلەفانە ئەو ماشە ئەو قەسەنە حازرە لە بۆ ملمان لە لای تورکیاوە لە بۆ هەندێک حازری کردی یعنی ئەوە اختیاراتی بیە اختیاراتی ئەو شعارەی یەک پارچەیە لە بۆ هەر سێ چا وڵاتەکەی هەرگیتە زۆر جارەوە باس کردی کەواتە ئەمە دەبی ئێستا درەنجیشە ئەگەر دەسەڵات ملی عێراقی گرت بە هەموو نۆعەک ئەم نارین تەنازل بکە مەجال هەیە لەگە عێراق سەتا حەفدەکە بێتەوە لە بۆ ئەو میلەتەی مەجال هەیە کە کوچی بجێڕینەوە مەجال هەیە جێشی تورکیا دەکەین مەجال هەیە ئەمە ڕئیس جەمهوریەتی وا دابنین کە لە ترس ینی بەتەڵک بیلەوەی کە وفاقی ئیقلیمی لەسەر حسابی کورد نەکە ئاگاتان لێبێ حیزبی دەسەڵات هەموو اختیارەکانی هەموو بەدلەکانی لەبۆ ئیشانە عەکسی ئەوانەی ئێمە ئەمە دەرێ دۆڕاندنە کەرکووک ڕۆیشتنە قووەتی هینانی تورکیایە دۆڕاندنە لەو مەحکەمەش وفاقی ئیقلیمی بەس کەسێکی زەعیف ڕئیس جەمهوری کورد وەزیر خارجیەک ناکرێ ئەمە ببێ ناوهێنانی شخص ئەوانە هەموو لە پێشمانن ئینشاءڵڵا مەجالیش هەیە چارەسەری بکەین ئەگەر بە دەسەڵات لێ بگەڕێ ئەوەی تێکی داوە چاک دەکرێت بەڵام ئاگاتان لێ بێت تا ئەو لەحزێش نەک چاکسازی لێ هەروە خراپسازی لە گۆڕێ هەر دوونێ کۆمەڵە خەرچی من خزمی خۆمی لەگەرە خانەنشین کرای نەبی ئەوەی نە پێشمەرگە بینیت بەردەوامە دەسەڵات لەسەر خراپسازی خۆی خراپسازی ئەسڵەن لەسەر خراپسازی ڕانەوسا چ جای چاکسازی ئیتر لە کۆتاییدا بە هیوام لەسەر ئەو فەقرانەی ئەخیری و چی بکەین کۆمەڵە گفتوگۆی باشتر بکەین جێمان لە ڕێی ئێوەش بی وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه